بۆ ناوچەی بەهێزکردنی ئەو بەهێزکردنی ناوچەی ماسوولەکانی ڕانە و هەروەها گەڕانەوەی جوڵەی ئاسایی بۆ ئەژنۆکانمان کە کۆمەلگای ئێمە ئێستا ئەناڵێنێ بەدەست کێشەکانی ئەژنۆیە. بۆیە لە هەنگاوێکی قورستر هەنگاوێکی ستێپێکی پێشتر ئەمڕۆ لەگەڵ تانابین و هیوادارم هەموو لایەکتان ئەنجامی بن تاوەکو تەواو سوودی لێوەرگن و دوورکەونەوە لە ئازارەکان. دەست پێکەین بە خۆگەرمکردن وەکو هەموو بەرنمەیەک وەکو هەموو بەرگەیەک کە خۆمان گەرمەکەین بۆ ئەوەی کە ماسوولکەکانمان ئامادەکەین لە جێی خۆتەوە تەواو ڕۆشنی ئاسایی ئەەکەیت تەواو هەتا ئەژنۆکانێ گەرمە بێت. بەردەوام بە ئەتوانیت مەسەلەن هەتا 5 دقە هەتا 10 دقە ئەمەش ئەنجام بەی ئاساییە چکم هیچ کێشەیەکی نییە ئەم جوڵەیە. فەرمودانیشن ئێستا جوڵەکانی پێشووتر ئەنجامین بە شێوەی خۆگەرمکردن. بەندولەکە بەڵێ دەستەخیتە ژێر ئەژنۆت بەندولەکە ئەنجامەیە ئەو بۆ کشانی بەستەرەکانی لاکانی با بڵێن تەنیشتی ماسوولەکانی ڕان و هەروەها جمگەی ئەژنۆ. باش ئێستا بۆ پێشەوە بۆ دواوە زۆر باشە سەر قاچەکەی تر هەمان شت بەندولەکە ئەکەین دوایە گەڕینەوە سەر قاچی ڕاست لە هەچ ئاستێکە هەستە بە ئازار کرد لە ئاستێکی کەم ترابیکە. ئێستا بۆ پێشەوە بۆ دواوە زۆر باشە. ئێستا قاچەکەی تر ئەی جوڵێن بازنە دروست دەکەین بۆ دیوی دەرەوە پاشان بۆ دیوی ناوە. باشە ئێستا لاستیکەکانەکەینە پێمان دووبارەیەکەینەوە ئەو لاستیکە لە ئاستێکا بێ کە زۆر ئاسان و سووک بێت یعنی هەیە مامناوند هەیە تند ئێمە ئاسانەکە و سووکەکە ئەنجامین یاخود نەرمەکەیان. بەڵێ ئێستا قەت چەرێ بتوانین ئەیکەینەوە ئەژنۆکانمان بۆ تەنیشت 1 2 3 4 5 6 7 8 9 10 شوئەیە لێرە ئەمە سێبارەیەکەیتەوە. دواتر جوڵەی دواتر کە تۆپەکان هەچ تۆپێکە و باسمان کرد تۆپی مناڵانەش بێ هەر ئاساییە ئەگەر دمبڵزەکەش بێ بتوانی هەڵیگری بە پێکانە هەر ئاساییە گرنگ ئەوەیە ئێمە کێشێک یاخود لۆدێ بخەینە سەر پێکانمان و بتوانین هەڵیگرین. ئێستا تۆپەکە گرین بە قاچمان لە ناوڕاستی پێمان و قاچمان بەرزەکەینەوە دایەگرینەوە لە ڕێی ئەژنۆکانمانەوە 1 2 3 4 5 6 7 8 9 10 شوئەیە. لێرە ئەم لاستیکە بۆیە لا نابین ئەویش هێز و لۆدی خۆی دروست دەکات لە کاتی هەڵگرتنی تۆپەکە کاتە کار لەسەر دوو شوێن لەسەر ئەژنۆکانیش و لەسەر ماسوولکەکانی ڕانیش لە هەمان کاتە و ئەو فشار خستنە سەر تۆپەکە بۆ گرتنی تۆپەکە ماسوولکەکانی لاپێ و هەروەها پاژنەی پێش هەر کارەکە کاتە ئێمە لە یەک کاتە چەند سوودێکە بەخشین بە ناوچەی پەلەکانی خوارەوە یاخود قاچەکانمان. ئێستا یەینە سەر ئەوەی کە بە پێوە هەستین هەر بە لاستیکەکە دەسەگری بە کورسیەکەوە یان هەر شتێک کە بتوانی دەستی پێوە بگری هەڵێین کە باش. ئێستا چیەکەین سکواتەکەین یاخود نیو دبنی ئەەکەین دواتر قاچی ڕاست بەرزەکەینەوە بۆ تەنیشت بە شێوازێکی ڕێک. فەرمونون 1 هەڵاسی تۆ قاچ بەرزەکەیتەوە 1 ئەنجا هەر قاچی ڕاست ئەەکەی جارێ 2 3 4 5 6 7 8 9
ئێستا بە پێچەوانەوە ئەتوانیت بیتە ئەملاوە عکسەوە بیتە ئەملا بۆ قاچی چەپ توانی بیگری خۆت لێرە بۆستی زۆر باش فەرموو 1 2 3 4 5 6 7 8 9 10 بشو ئەیت سێ هەناسەی قوڵ یان 4 هەناسەی قوڵ تەواو قاچەکانە خاوەکەیتەوە ئەو لۆدەی کە کەوتۆتە سەری ئەتوانی قاچە خاوکەیتەوە و پشوو بێ ئەم جوڵەیە بۆ ئەو کەسانە کە ئێستا ئەمان نیو دبنیان کرد یاخۆ نیو سکواتیان کرد دانێتۆ کێشە زۆر بێ دانێ نەتوانی لەو ئاستا ئەتوانی لە ئاستێکی زۆر کەمە ئەتوانی لێرە ئەنجامی بیت یەک زۆر کەم دابەزیت بەس تەنها ئەوەنە نوشتانەوەی ئەژنۆی تیابێ ئێستا کۆتا ڕاهێنان ئەوەیە ئێستا ماسۆلکەکانی قاچمان و ماسۆلکەی با بڵێن پێکانمان و ئەژنۆمان ئامادە کرد بۆ جوڵەی دواتر کە تۆزێ قرسترە ئەویش سکوات و مانەوە بۆ ماوەی 10 سانیە یاخود ئەنجامانی 10 جار بمێنەرەوە هەتا 10 تۆ ئەنجامی مە هەستان و دانیشتن 1 2 3 4 5 6 7 8 9 10 هەردوو جۆر جوڵەکەمان پیشانمان ئەنجاممانە بەپێی توانای خۆت دایمەن دووپا پێکەینەوە دائیمەن تەکی دەکەینەوە کەوە هەر لەم جوڵانە هەستی کرد بە ئازاری ئەژنۆر لە ئاستێ سەروتر کاتە لە ئاستێکە ئەیکەی کە ئازاری ئەژنۆر نەبێ ئەم جوڵانە کە هەموو ماسوولکەکانی قاچ و ڕان بەهێزەکە بۆ ئەوی بتوانێت کێشی لەشە هەڵگرێت بە بێ بوونی ئازار و ئازارەکانی کەم کاتەوە